السلام عليكم ورحمة الله وبركاته. سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان. من مەلەک عەبدوڵڵا، تەمەنم 16 ساڵە، بەشداربووی گروپی 23ی پرۆگرامی چارلەکردنەوەی مێشک و یادگا. ئەلحەمدولیلا، سوپاس بۆ خۆی گەورە ئەو فەزڵەی پێبەخشیم کە بەشداریم لە پرۆگرامی چارلەکردنەوەی مێشک و یادگا بکەم لەگەڵ ئەم ستافە بەڕێزە کە هەموومان وەک خێزانێک بەیەکەوە بووین. زۆر خەمخۆرانە لەگەڵمان بوون بۆ یارمەتیدانی ئێمە. من لە سەرەتادا پێش ئەوەی بەشداری ئەم کۆرسە بکەم، تەنیا دەمتوانی 6 دەیڕونی و لە 2 کاتژێرا لەبەر بکەم و بۆ سەعی قوتابخانە لە نێو کاتژێرا تەنیا دێرێک بۆ 2 دێرم لەبەر دەکرد. ئینجا لە تاقیکردنەوە لە بیرم دەچوویەوە. بەڵام ئەلحەمدولیلا، ئێستا تەنیا لە ماوەی 10 خولەکدا دەتوانم 2 لاپەڕەونی و بۆ 3 و زیاتریش لەبەر بکەم و پێشتر لە ماوەی 3 خولەک تەنیا توانیم 17 ژمارە لەبەر بکەم. بەڵام ئێستا دوای بەشداریکردنی ئەم کۆرسە و دوای ئەنجامدانی ڕاهێنانێکی زۆر، تەنیا لە 1 خولەک دەتوانم 36 بۆ 42 ژمارە لەبەر بکەم. ئەمەش فەزڵی خۆی گەورەیە. بەڕاستی ئەمە تەنیا کۆرسی چالاکردنەوەی مێشک و یادگە نییە، بەڵکو چالاکردنەوەی تەواوی ژیانتە لە ڕووی بەڕێوەبردنی کات و خەوتن و خواردن و تەندروستی جەستە و دەروون و کۆمەڵێک شتی تر کە مامۆستا بەڕێزەکان زۆر بە گوڕووتینەوە هەوڵیان لەگەڵ ئێمە دەدا و ئێمەش جگە لەوانە ڕاستەوخۆ و سەرەکیەکان هەوڵی زۆرمان داوە. بەڕاستی ڕاهێنانی پێویستمان ئەنجامدا تاوەکو گەیشتین بەم ئاستە. ئەلحەمدولیلا، منیش وەکو بەشداربوویەکی ئەم کۆرسە پڕدەستکەوتە ئامۆژگاریم بۆ ئەوەی بەڕێز بەشداری ئەم کۆرسە بکەین و دووبارە سوپاسی یەکە بەیەکەی مامۆستا بەڕێزەکان و ئەندامانی ئەم ئەکادیمیە جوانە دەکەم. داواکارم لە خۆی گەورە سەرکەوتنی زیاترتان پێ ببەخشێت. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.